الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله. سەبارەت بە کۆچی دوای بارانی ئامۆزام ئێمە بەو کۆستەیە زۆر دڵگیران بووین. بارانی ئامۆزام ماوەی نزیکەی 6 مانگ 7 مانگێکە بێ دەستگیراندارە، دەستگیرانەکەی لە بەڕیتانیا بوو و ئێمە بە شێوەیەکی فەرمی بەڕێمان کرد بۆ ڤیزەی شنگلمان بۆ وەرگرتناردمان بۆ ئەوروپا و لە ڕێگەی ئیتالیاوە. دواتر چۆوە بۆ فەڕەنسا، بەس لەوێ زۆر ئینتیزاری کرد نەیتوانی بمینێتەوە چکە ئافرەتە، نەیتوانی بەتەنیا بوو، نەیتوانی لە هوتێل بمێنێتەوە و نیان بچێت لە ناو جەنگەڵ بمێنێتەوە کۆ خەڵکانێ و هاو نیشتمان خۆشەویستانی خۆمان کە لەوێ ئەمینێنەوە. ئەوە بوو قەدەری ئاوی هەڵبژاردووەش دەریا بۆ خۆی بردەوە و ئەو کۆستە گەورەی تووشی ئێمە کرد و جەرگمان سووتە. سەبارەت بە شێوەیەکی فەرمی ئێمە بەڕێمان کرد بۆ ئەوروپا. بەس خۆتان دەزانن محاملەی پێدانی ڤیزا لە بۆ بەڕیتانیا زۆر ئەستەمە. هاوسەرەکەی لەوێ ئەژی بەس زۆر هەوڵیدا لە ڕێگای ئەو ئیمیگرێشنی خۆیان کە بیتوانی ساحبی بکە بیبات بەوێ، بەس نەیتوانی. ئەو هۆکارە وای بوو کە معنی ئاخی نەتیجەوە بۆ توانیمان بینێرین بۆ ئەوروپا، لەوێ ڕێگایەک بدۆزینەوە بە شێوەیەکی فەرمی. بەس زۆر ئینتیزاری کرد، تقریبی نێزیکی 27 ڕۆژ لەوێ ئینتیزاری کرد، نەیتوانی. ئافرەتە بەتەنیا پیا و ناتوانانی زۆر ئەوەندە بمینێتەوە لە جێگایە و ئافرەت بوو، خۆی ئەو ڕێگای هەڵبژارد و نەتیجەکەشەوە بوو ئەمری خوای کرد و قەدەرەکەوا بوو کۆستێکی گەورە تووشێمە بوو. سەبارەت بە بێگومان ئەوانەی لەوێ کە دەچن بۆ بەڕیتانیا چەند جارێک فکر ئەکەنەوە بڕۆن، بەس ئەمە یەکەم جار بوو هەم کە ئەم ڕێگای هەڵبژارد و هەر ئەو ڕێگایش کە ڕێگای ئاوی بوو بۆ هۆی گیانە دەستدانیوی. وڵا چیرۆکەکە پێ ناڵێم، یانی کە کچەکەم کە مەسەل لێرانە بەشوم دا و دەژیرانەکەی لە بریتانیا بوو، لە بریتانیا لەوێ دەرێویستی مەسەلەن بگاتەکەن دەژیرانەکەی خۆی. دەژیرانی لێران زۆر مەحاولەی کرد، مەحاولەی زۆر، ینی لە زۆر ڕێگاوە ئەویش مەزالی نەبوو. ئاخیری ئەو ڕێگایان دیتەوە و ئەویش هەتا فەڕەنسای بەتامی ناچوون و لەوێش خوای قەدەری وە ناردیانی کچەکەم ژێر ئاوکەویت و ماڵ ئاوایم لێ بکاتن. بەو تەلەفۆنە ینی بەردەوام ئەمە هەر لە سەرخەت بووین، ینی لەحزە بە لەحزە هەتا ئەو کاتەی کە ینی سعات 1:16 شەو دەنجی بڕە. داواکاریشم ینی بەڕاستی لە هەموو گەنجانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان، ینی لە باشوور، لە باکوور، لە ڕۆژاوا ڕۆژهەڵاتیشم هەروە داوایان لێکەم، ینی بەڕاستی ئەو ڕێگای نەگرنە بەر و کە بتوانن کوڕە لێرانە بە هەر ناوعچێبی ژیانی خۆیان دروستکەن، بە ماڵوێرانی بی، بە کاسبی، بە ملشکانی بیتن، قوڕ و دار و بەردی ئەو کوردستانی بخۆن باشترە بچن لەوێ دەرەیانی تووشیانی ئەو کەرەسات و ناو بەحر و ببنە خۆراکی ینی حوت، یانی ببنە خۆراکی ناحەزان، ینی ناحەزان دڵی ناحەزان. ئەو گەنجانە لێرە بمینەوە هەر تۆزە بۆ خۆیان بزولێنەوە، ئەتوانن ینی کاکە ژیان پێکەوە بنێن، ئەتوانن ئەو کوردستانی بەرەوە پێش بین و